پەیوەند کاک عەلی ئەم کاتت باش؟ کاک عەلی بەڵێ سڵاوت لێبێ. سڵاو لێیەوە. زۆر سوپاس. چۆنی تەندروستیت باشە ئینشەڵڵا؟ سەلامەت بی سپاس سەرم سەلامەت بی. یاخۆ باش بی. کاک عەلی لەکوێوە لەگەڵمانی؟ وەڵا لە سلێمانیەوە. لە سلێمانیەوە سەر هەردوو چاوانمان بەچێوە خەریکی؟ وەڵڵاهی کرێکارم. لەشت ساغبێ ئینشەڵڵا سەرکەوتوو بی. لەگەڵ ڕەمەزانە چۆن بووی کاک عەلی؟ وەڵڵاهی باشم ئەلحەمدولیلا. یاخۆ هەر باش بی ماشەڵڵا ڕەمەزانێکی زۆر زۆر خۆش بۆ ئەم ساڵ. سپاس بۆخوا ئەلحەمدولیلا. سپاس بۆخوا ئەلحەمدولیلا. فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە. وەڵڵاهی با ڕەنگی شین بێ. باشە ڕەنگی شین. ئەی کام ژمارە؟ بەڵێ کام ژمارەت دەوێ؟ ژمارەکان وەڵڵاهی شاشەکەم لە بەردەستانیە لە 1 تا 5 لە 1 تا 5 با ژمارە 4 بێ. باشە با ژمارە 4 بێ. ئەڵێ یەکەم پایتەختی ئەمریکا کوێ بوو؟ یەکەم پایتەختی ئەمریکا بەڵێ بەپێی زانیاری من ڕەنگە واشنگتن بێ. نەخێر ئەوێ نییە بیگۆڕە. شوێنێکی زۆر گەورەیە خەڵک بۆ گەشتیار ئەگەر بچێ بۆ ئەمریکا بە دڵنیاییەوە سەردانی ئەوێش دەکات. ئەگەر بترێت چەند هەڵبژاردنێکم بیتێ. شارێکی حتمان ئەگەر ئەو جارە شارێکی دیکە بڵێ لە ئەمریکا وەڵامەکەی دروست دەبێ. نیویۆرک. دڵنیای؟ وەڵڵاهی زۆر دڵنیانیم بڵێم. زۆر دڵنیانە بەڵام وەڵامەکەی نیویۆرکە. بەڵێ وەڵام نیویۆرک وەڵامی دروستە. دەستت خۆش بێ و سوپاس بۆ پەیوەندیەکەی کاک عەلی لە سلێمانیەوە.